بەداخەوە کەسانێک هەنا کە هەوڵ دەدەن ئیستیغلالی ئەو بارودۆخە بکەن کە نرخ بەرزکەنەوە بە تایبەت لە زەیت و لە ڕوون کە ئەو مەوادە ئەوەلەی کە لە بەرهەمهێنانی سەرچاوە سەرچەکەی وڵاتی ئۆکرانیا ئەو کێشەیە تەنها پەیوەندی بە هەولێری ژوەنیە بەڕاستی هەموو کوردستان و هەموو عێراق و وڵاتانی ناوچەکەشە بەڵام ئەوەی گرنگە ئێمە وەکو لیژنەکان بە شێوەیەکی چیتر ئەمڕۆ لە ناو بازارەکان لە ناو کۆگاکان کە هاتینە سەردانیان دەکەین وەکو باسم کرد دوێنێ ئەو چەند ڕاستپاردە و ڕێنمایی لە کۆبوونەوە دەرچوو ئێمە دەبی جێبەجێ بکەین دەبی ڕێگە بە کەس نەدرێتن کەوا ئیستیغلالی بازار بکە ئێمە دوو جۆر هەیە لە گرانبوون هەیە و گرانکردن هەیە بەڕاستی ئێمە باڕاشکاو بین لەگەڵ هاوڵاتیانی خۆمان زەیت و ڕۆن بە ڕێژەیەک بەرز بوویتەوە وەزارەتی بازرگانی ئاگادارە ئێمە هاتینە کۆمپانیەکان ئێستا داوای پسوولەکانیان لێ دەکەین بزانین بە چ نرخێک کڕیتیان ئەو نرخەی ئێستا پێی دەفرۆشن ئایا بەو نرخە کراوە ئیجراعات بەرامبەر هەموو ئەو سەرپێچیانە دەکرێتن بەڵام گرانکردن ڕێگە نادەین خەلکانێکی شێ بەڕاستی ئەوانەی کە خاوەن مارکێتن ئەوانەی کە خاوەنی شوێنەکانن لە ناو بازارەکان زەختەکی یەکجار زۆر لەو کۆمپانیانەش دەکەن بۆ ئەوەی کە لە کەمیەی زیاتر وەرگرن و کەمیە زیاتریان دەنێ بە مەبەستی حەشاردانی یاخود گرانکردنی نرخ ئەوەی گرنگە دەبی ئەو جوولەیە ئەو جوولە بازرگانی وەکو خۆی بڕواتن لەبەر ئەوەی هیچ کەمی نییە لە هیچ مەوادێک دەواازەکان هەموو خۆی بە ئاسایی وەکو خۆی دێتن مەواد ئەو کەمیەی پێشتریش داد ئێستا دێ کۆگاکان ئێستا ئێمەوە ئەوە سەردانمانکردنە کۆگاکان هەمووی پڕە بە تایبەت لە زەیت و لە ڕۆن مەوادی تریش هەر هەمووی هەیە لێرەش ئەوەش ڕادەگەینین بەرامبەر هەر کەسێک وەربگیرێ بە هەموو ناونیشانەوە ڕای دەگەینین بەرامبەر هەر کۆمپانیایەک وەربگیرێ ڕای دەگەینین کە فلانە کۆمپانیا سەرپێچی کردووە فلانە مارکێت سەرپێچی کردووە نرخی گران کردووە داخرا ئیزراعاتی لەگەڵ کرا بۆیە ئەوە وەکو هۆشداریەک لێرە ڕای دەگەینین